بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست کەساتی خۆشەویستی شاری سلێمانی کاک فاروق عەبدولفەتاح ناسراو بە فاروق ئەرکان ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. کاک فاروق یەکێکە لە ژمێریارە بازمونەکانی شاری سلێمانی و شارەزایە لە بواری بانق و ژمێریاری و وردبینی. ساڵانێکی زۆر لەو بوارەدا خزمەتی کردووە و جێدەستی دیارە. هاوکات کوڕی بنەماڵێکی دیاری شاری سلێمانی و گەڕەشی کارێزی ئەحمەد زەنگەنێ و خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەند و وێنەی ئەو ساڵانەی شاری سلێمانیە. لەم بەرنامەیە سێری وێنەکان و چیرۆکی ژیانی ئەو باز لە ئەزمموی ژیانی کاک فاروقەکەین. کاک فاروقم کاتت باش. ئەم کاتی جەنابی سپاس بۆ جەنابەت چاومان ڕوون بوو. تەندروستی چۆنە ئێستا؟ زیاتر ئێستا ڕۆژانە بە چیوە سەرقاڵی؟ سپاستانەکەم و بە خێراتنتانەکەم و خۆشحاڵم بە هاتنی جەنابتان و بە سەرکردەوەتان بۆ خانەوادە و کەساتیەکانی شاری سلێمانی کامۆک و ئەرشیفێک بمێنێتەوە بۆ ئەم شارە، چکە ئەم شارە شارێکی مەزنە، شارێکی پیرۆزە، شارێکە جێگای شانازی هەموو خەڵکی شار و هەرێمی کوردستان و عێراقیشە، نەک هەر تەنها مەحسوور بێت لەسەر هەرێمی کوردستان، تەنانەت ئەگەر بچیتە شارەکانی تری عێراق سلێمانی پێگەیەک و جێگەیەکی تایبەتی خۆی هەیە لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی کەسایەتی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بەخێر بێن سەر چاو خۆشحاڵم و گەورەتان بردین. تەندروست و تەمەندرێژ بیشەڵا. من پێم خۆشە لەوە دەست پێ بکەین کاک فاروق دیارە جەنابەت کوڕی بنەماڵێکی دیاری شاری سلێمانی کوڕی کاک ئەرکانی نانەوە. کاگەکانی نانەوایشێکە لە کەسایەتەکانی شاری سلێمانی کە دیارە تەمەنێکی کەم ژیا بەڵام جێدەستی دیارەوە لە زۆر ڕوودا و لە شاری سلێمانی ڕۆڵی هەبوو. من پێم خۆشە لە باوکتەوە دەست پێ بکەین. سەرەتا پێم خۆشە ئەوم بۆ باس بکەی بۆچی ینی پێی ئەڵێن ئەو ناوی عەبدولفەتاح بۆچی نازناوی ئەرکانیان یاوەتێ لە سلێمانی؟ بەڵێ تەبەن باوکم وەکو کەسایەتێکی شاری سلێمانی، وەکو کوڕێکی شاری سلێمانی خۆی ناوی عەبدولفەتاحە، بەڵام نازناوی ئەرکانی راوەتێ لەبەر ئازایەتی جەسووری خۆی کە ئەو کاتە لە ژیانە بوو ئەوانەی کە هاوڵی بوون و ڕەفیقی بوون و لەوانیشەوە من بیستومە کە ئازایەتیشی بێوێنە بووە. تەنانەت ڕۆژێ باسیەوەکەن کە ئەم لەقەبەی بۆی راوەتێ مەسەن خۆی عەبدولفەتاحە بۆچی بووە بە ئەرکان، کاتی خۆی لە گەنجەیە سەرەتای ژیانی ئەبێ بە سەرجان لە سجنی سلێمانی، لە سجنی سلێمانی ئەبێ بە سەرجان. تەمەن خۆتان نەزانن کەوتە سجن یانی گرتوخانە. ڕۆژێک یەکێک لە هاوڵەکانی ڕەفیقەکانی گەڕێکی وشار ئەگیرێت و ئەخرێتە سجنەوە. ئێوارەکەی دایکی ئەو ڕەفیقەی خواردنی بۆ ئەهێنێ، بەڵام بە فەرمانی بەڕێوەبەری پۆلیسی ئەو کاتە هەموو شتێکی لێ قەدەغە کراوە شت بێن نەژوورەوە بۆ گرتوخانەکە. بەڵام دایکی کە باوکمە بینێ و ئەیناسێت کە ڕەفیقێتی ئەڵێ ئەوم بۆ فڵانکە زانی و ڕێگریان لێکردوون، ئەڵێ تۆ بێ بە من حەقن نەبێ بەسەرەوە. خواردنوشەکانی لێوە ڕێگرێت و ئەو ڕەفیقانی کە لەگەڵ باوکمە ئەو کاتە پۆلیسە بن ئەڵێن ئەمە مەمنوعە و مخالفەی بڕیاری بەڕێوەبەری سجنەکە وتێتی، ئەڵێ من خۆم بۆی ئەبەم کەس ناتوانێت ڕێگریم لێ بکە. بالفعل بۆیە باتە ژوورەوە و لەگەڵ یابێت و بۆ بەیانی شتێکی ئەتیادیە کەشکاتی لێ بکەن و بچنە لای مدیری سجن بڵێن مخالفێکی وای کردو و قسەی تویشکانەوە. مدیری سجن ئەنێرە بەدوایە کە ئەنێرە بەدوایە بانگێکە ئەڵێ تۆ بۆ ئەو کردو، تۆ ئەوە فەرمانی منە کەواتە فەرمانی منێشکانەوە. ئەڵێ گەورە من فەرمانی تۆم نشکانەوە، بەڵام ئەوە وەکو مناڵی گەڕەک و کوڕی شارەکە من ناتوانم دەست بە ڕووی داشێەوە بنێم و خواردنی بۆ نەبم. لەبەرەوە بێ بە نەختێ قسە لەم و قسە لە وەکو دەمەقاڵەیەشی هین دروست ئەبێ مدیری سجن تەبەن پێی ناخۆشە کە براک تۆ لە مرتبەیەشی کەما بیت و لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسەکە بەو شێوازە وەڵام بیتەوە، ئەڵێ تۆ دەرەکەم. ئەویش ئەڵێ زۆر ئاساییە دەرمەکەی، من ئێسا خۆم دەرەکەم. هەر لەوێ جلەکەی سەر و خوار دائەکەنێ تۆپەڵێکە ئایا بە سەرچاوی بەڕێوەبەری سجنە ئەو کاتە ئەڵێ فەرموو ئەمە جلەکە بۆ خۆت، من هاوڕێیەتی و پیاوەتی خۆم نافەوتێنم. یەتە ئەم دیەوە بێجامەیەک لەبەرەکە تەبەن لەوێ
دەوامی هەبووە شتیشکە لە بەرەکە و یەتە ماڵەوە ئەتلەوە پێڵن ئەڵم ماڵە ئاوا بێت تۆڵی ڕێزەرەکانی جێیشی تۆ چۆن لەگەڵ مدیری ئەتر ئەم نازنەوە بەسەریا دابڕە و پیان و تۆ ئەرکانی نانەوە دەستەکانە خۆش بە ڕۆحێوی شاد ئەمە وێنێشی زەناتە جناوی باوکتە بەڵێ کە لەو ساڵانە دیارە کاگ ئەرکان یا با بڵین کاگ عەبدولفەتاح باوکتانڵی ئەرکانی خەڵکی شارەکە بێ ئەرکانی نانەوە پێما بە نانەوە بۆ یەکێک لە نانەوە کۆنەکان یەکێک لە نانەوە دێرینەکانی شاری سلێمانی بوو نانەوەکەی نانەوەکەی یەکەم نانەوەی کە لە گەڕێشی ئیسکان بوو ئەو ساکە بڵێن قوڕ بوو لای پێشەوەی کە مزگەوتی عومەری کوڕی خەتاب دوای ئەوە دروست بوو ئەو نانەوەخانەکەی لەولا ئەو مزگەوتەوە بوانە بێ ئێستاش منزلگەکەی ماوە جگەکەی ماوە نۆژەنیان کردوتەوە بە شێوازێکیکە هەتا ئەو ساڵانەی کە گەڕێکی عقاری تەواو بوو ساڵەکانی و هەستەکەم 59 وەکو باسی ئەەکەن ئەتر گواستیەوە چوو بۆ عقاری تەمەن گواستنەوەکەی بەدەست خۆی نەبوو ئەو کاتە مدیری ئاعاشە هەبوو مدیری ئاعاشە هەبوو لەبەرەوەی گەڕێشی عقاری گەڕێشێکی گەڕێشێکی مۆدرنی ئەو سەردەمە بوو هەموو چینی فەرمانبەران و وین لەویا بوون پێیان وت ئەبێ ئەو نانەوەیە بگوازیتەوە بۆ عقاری ئەتر لە دروستبوونی عقاریەوە باوکم لەو نانەوەخانە بۆ هەتا ساڵی 63-64 هەتا لە دوایمانێتە جەولەکە و گیرا و پاش ئەشکەنجە و نەخۆشی شت دوایی ئەگەر این بوو باسیەکەین شەهید بوو لە گەڕێشی عقاری بوو زۆر ڕاست ئەمە ژوێنێکی تری باوک دە پێما بێ ئەم وێنەیە تۆشی تای ئەم وێنەیە بەروارەکەیە گەڕێتەوە بۆ ساڵی 1950 بەڵێ نزیکەی 64-65 ساڵ لەمەوبەرە ئەمە بەردەم باخچەی گشتیە ئەم وێنەیە لای ڕاستەوە باوکمە کە جلی کوردی لە بەرە دەستی خصۆسە سەرشانی کوڕەکەی مامم لە کەرکووکەوە هاتوون ئەو دوانەی کە کوڕی مامن جلە کوردیەکە کە فەقیانەکەی لەملایە ئەوە وێنەی منە وێنێکی زۆر جوانی یادەوەرێکی جوانی مناڵیە دەستەکان خۆش بێم دیارە باوکت هەر لەو ساڵانە تێکەڵی سیاست بووە بەڵێ هەر بەهۆی ئەوە شەو با بڵێن قوربانی زۆری داوە پێم خۆش ئەو چیرۆکەم بۆ باس بکەی لە 63 دیارە باوکت لە من هەتە جەولەکەی زایم سدیق لە سلێمانی ئەگیرێ و ئەشکەنجە ئەدرێ بە چیرۆکی شاردنەوەی هەڤاڵ مامجەلال لە ماڵی خۆیان بۆ ماوەی 20 ڕۆژ و دواتر دەرکردنی هەڤاڵ مامجەلال بۆ دەرەوە و یعنی خەبەر لێدانی لەلایەن خەڵکەوە بەڵێ پێش ئەوەش کاتی خۆی لە مقاومە شعبیە لە سلێمانیا کە دروست بوو لە گەنجێتیەوە خولیای سیاست بوو خولیای کوردایەتی بوو لە هەچ کون و کە لەبەرێکە باسی سیاست کوردایەتی بکرایە ئەم لەوێ ڕاوەسا بوو لەوێ ئامادە بوو لەسەر یادەوەریەکەی دکتۆر جەمال نەبەسک یادەوەریەکانم لە سلێمانی کە لە ئەڵمانیاوە ناردەوە سلێمانی ئاماژە بەوەکە ئەڵێ کاتی خۆی لە سلێمانی کە مقاومە شعبی دروست بوو لە شارەکانی کە لە سلێمانی دوو کەس مقاومە شعبی بوو یەکێکیان نەوزا ساڵ ڕەفعەت کە ئێستا ئەمە لەسەر زاری دکتۆری ڕەحمەتیەوە لە کتێبەکەیە هێشێکیان نەوزا ساڵ ڕەفعەت کە ئێستا بە دکتۆر نەوزاد ناسراوە دووهەمیشیان ئەرکانی نانەوە برای عیزەفەنی کە مشریفی نەشاتی کەشفی لە معارفی سلێمانی بوو ئەوەتر لەو کاتەوە پێش ئەوەش لە خەبات و لە حیزبی خەبات و هیوا و ئەمانە بەشداری هەمووی کردووە هەتا دوای ئەوە ئەتر ئەو کاتە دوو حیزب هەبوو شوعی و پارتی هەبوو ئەم چۆتە حیزبی پارتیەوە ئەو کاتە لە دوای هیوا و خەبات و ئەمانەوە بەردەوامیەوە بە خەباتی خۆی طبعا بەنیسەد باوکمەوە هەموو کاتێک خۆی بە خاوەنی جەستە و لەشی خۆی نەزانی و لە ئاستی کوردایەتی و خزمەتکردن و ئەمەکداری بەرامبەر نەتەوە و خاچی خۆی هەڤاڵ مامجەلال لەگەڵ ئەندامێکی مەکتەبی سیاسی ئەو کاتە هەڵە نەبم ئیبراهیم عەزۆ بوو لە ماڵی ئێمە حەشاریە نزیکەی 20 ڕۆژ 15 بۆ 20 ڕۆژ گەنجینەیەکمان هەبوو دوو دەسە بوو ماڵەکەمان دەسەی ئەو بەرەوەکو دیوەخان میوان گەچکاری و قەنەفۆشتی تیا بوو گەنجینەیەشی لەسەر بوو دۆڵابێک چۆن ئێسا بڵین ڤاترینایەک دائانێ ئەو کاتە دۆڵابی تەختە بوو جامەکانی شوشە بوو
شتی گوڵان و تەحەفیات و شتی تێکرا ئەوەیان نابووە پاڵ ئەوێ ئێمە هەسمان پێ ناکرێت تا ئەو کاتی کە ڕۆژ بۆ بەیانیەکەی بۆیان باسکردین هەسمان پێ نەکردووە مناڵین ئەو کاتە ئەو کاتە 6 ساڵ بووین کە جەنابی مامزەلال ڕەحمەتی و هەواڵ ئیبراهیم عەزۆ لەوێ بوون پاش ئەوەی کە بڕیاریە مامجەلال بگوازرێتەوە بۆ کارێزەک لە دەی کارێزەک 6 ساعات 12 لەگەڵ ئیبراهیم عەزۆیە باوکم ئەیان بات بەرەو دەپاشان لێ لۆفەکانی ئەزمر پێش لۆفەکان مەخفەرەکەی جەیشی ئەو کاتە دیار بوو یەک دوو لۆفە خوار ئەوە دیار بوو لەوێ پێی ئەڵێ وەرە کۆڵم با هەز نەکەن تۆ بە پێی خۆت ئەڕۆی جامانەکەی لە ملابێ ئەی کاتە دەموچاوی جەنابی مامجەلال تەنها چاوی بەدەرەوە بێڵە بەس تروسکایی چاوی بەدەرەوە بووە ئەی کاتە کۆڵی باوکم کەتە بوو بەهێز بوو لەو یەک دوو لۆفۆ بە کۆڵ ئەیباتە تا سەر هینەکە لای بازگەکە لەوێ عسکەرەکان پێیان ئەڵێن ئەوەی لە بازگەکان ئەڵێ بەم نیوە شەوە ساعات 2 شەوە چی ئەکەن بەم نیوە شەوە ئەڵێ ئەوە باوکمە لە خەسەخانە ئیزنیان ناوین وتیانە ئەمرێ وتی پێی وتم باشە لە خەسەخانە بمرێ پاکتر نییە باشتر نییە ئێوە بەم ساعات 2 شەوە چی ئەکەن وتی جواب ماوەت وتومە ئێمە عەشایرین ئەگەر لە خەسەخانە خزمێکمان بمرێ بۆ ئێمە شەرم و عیباترەوە ئەبێ بە لەکەیەک پێمانەوە ئەڵێ قەنەعاتم بە پۆلیسەکە کردووە وتێتی باشە بڕۆنە خوارەوە ئەتر لەوێشەوە هەر بە کۆڵێەوە لەبەرەوەی کە کەشف نەبێ بە کۆڵێەوە لەوێەوە دابەزیوە هەتا خوار ئەزمڕۆ و لێوێ بە پێچەکە بردوێت کارێزە بۆ ڕۆژی دوایی نیوەڕۆ دەوری ساعات 12 هاتەوە اینجا بۆی باسکردین ئەگنامە ئەو ئاگامان لەو هینە نەبوو دیارە باوکو لە 63 دوایەوە ئەژیرێ و ئەشکەنجە ئەدرێ و دواتریش لە خستەخانە با بڵێن مردنەکەی وەفاتی کردو بەڵام گومانێکی لەسەرەکە ئایا بە نەخۆشی مردۆیان شەهیدیان کردووە ئایا هیچ پەیوەندیشی بۆ هەبوو کە خەبەریان لێ بێ مەسەلەن لەو مۆزوعی هەواڵ مامجەلال کە لەوێ بووە بەڵێ ئەو قسەی ڕاستە ئەوەی جەنابە دەڵێ ساڵی 63 کە منعەتە جەولەکە ئەبێ باوکمان لە عەقاریە بن عەقاریش پشت ئەوێوە حامیە ئەبێ 2 ساعات مۆڵەت ئەیەن بە خەڵکی کە بێتە ناو بازار و نان بکردن و شت بکردن و بڕۆنەوە بە مکەبەرە جار ئەیەن ئەوانیش کە گوێیان لێ ئەبێت کە گوێیان لێ بێت دەڕابەکە هەڵێنەوە بێنە دەرەوە لەو کاتەیە زیلێکی عسکەری وەکو بازەکرێ ئاخر زیل بووە کە گەڕاوەتەوە مەعسکەر کە ئەیان بینی ئەمان سێ چوارێکن لە ناو دوکانەکە شکیان لێەکە چکە هەموو سەڵتە بن چکەوان نانەوان لە بەیانی شەبەقەوە ڕۆشتون ئەیان گرن و ئەیان بن بۆ حامیە دوو حربە ئەیەن لە ڕانی دوو حربی ئەیان لە ڕانی گوێ نایەتێ اعتیادیە بێرجنی و نایە ئەتر دوایی ئەیانەوێ هەڵی گرن بە دوو کەس ئەم قورسە بێ بەخۆوە بێ بە چوار کەس بەرسیەکەنەوە بۆ سەر و سەری خۆیان دەستی لێ بەرەڵاکەن ئەیەن بە عەرزەکە ئەیەن بە عەرزە ناوسکی هەموو عەزیێتێکە و ئەبشڕێت وەمانە هەڵەسێتەوە اینجا بە پاڵ ئەینێرن بۆ ئەو گەورەی کە هەموو ئەشرافی شار و پیاوە ڕەسەن و ڕۆشنبیرەکانی شاری سلێمانی لەوێ سجن کراوە یەکێک لەوانە کە خۆیان باسییان کردووە خواوفیکە کاگ حسێنی سەیحمە لەگەڵ کاک فایاق شاڵی فایاقی غەنی شاڵی لەگەڵ دکتۆر جەمال و ئەمانە ئەڵێ کە هاتە ژوور و قاچوشتی هەمووی خوێن بوو یەکسەر دەستی بەرز کردەوەتی ڕۆژتان باش وتی وتمانەوەرە ماڵی وێران بە ڕۆژ باشی چی تۆ هەمووی لە شێ خوێنە وەرە ئەترەڵێ و خەمیس و شتەکەمان هانی دڕیمان و بۆمان پا کردو بە سووتی جگەرە و بە هینی ئێسروشێت پاشە ڕوو ئێسروشێت وردمان کرد و بۆمان تەداوی کرد دکتۆر جەمالەوان بۆمان بەس و دانیشت دوای ئەوە کە گەڕایەوە ئەتر بەرەڵا بوون پاش ماوەیە کە یەک دوو مانگ نهایەتیەتر ساڵی 63 کە منعەتە جەولەکە لە مانگی حەوتا بوو بەڵێ نەخۆشێکە بیدایەتی 64 وای لێ بێتاقە دەبێت کە بێتاقە دەبێت ڕۆژێکیان بە پەلە گانمانە خەسەخانە ئەو کاتار و خەسەخانەی سەرەوە هەبوو لەوێ وتیان ڕیخۆڵە شیرێت و بێ ئێستا عەمەلیات بکرێ ئێمە هەموو بە دیارەوە بووین و دراوسی و ڕەفیق و شتی خۆی بردیانە ژووری عەمەلیات کە هانیانە دەرۆ ژووری عەمەلیات هەموو کەسێک گەزانێ منتیقی لای چەپی هەمووی 4 بستە 4 5 پەنجەیە بەڵام ئەو هەتاک و قورجی سارغی بوو سنگی قورجی سارغی بوو ئەو شەوە مایەوە بۆ بەیانی وەفاتی کرد
کە بۆ بەیانی وەفاتی کرد دەنگۆی بڵاو بوو لە سلێمانی وتی ئەوڵا ئەرکانی نانەوە عملیاتی ڕووخۆڵی شێرە کراوە جیپەی خواردووە بەشێکی و کفتەی خواردە بەشێکی و ئاوی خواردووە شەو فەراشەکە فەراشی خەسەخانەکە هاتە ماڵەوە وتی ئەم قسانی کاکری ئەمە دیعاە لە خەسەخانەوە بۆ ئەوەی ئەو مۆزوعە کەشف نەبێ ئەمە بەدەسیسە شەهید کراوە باوکم شەهید و بەڵام دوایی حەقیشیان سنگ ئەو پیاوە کەشە و پێشمەرگە هاتبوو مەفرەزە بۆ ئەوەی بیبن لە ترسا خۆی شاردبوو بەوانی خۆی نەقل کردبوو لە ڕگا لوقمیان بۆدانا بوو لای تەیناڵەوە بەسارەکە تەخێبوو ڕۆحی شاد بێ لەگەڵ سەمەندرێژی بۆ ئێوە بەجێ هێشتی بێ باوکێت ئەمە وێنەیەکی شەفیقەخانی حاجم حێدینی دارتاشەکە کاتە دایکی جەنابەت بەڵێ ئەمە دایکم شەفیقی محێدین مناڵی سەرگۆلە لای قاوەخانەی سەرچی من کە سراوە ماڵیان تەنیشت ماڵی شێخ نووری شێخ ساڵح باوشی شێخ شەهاب و شێخ دارۆمانە و بەرامبەریشیان ماڵی وەساقاری چاچی بە وەساقاری وەستابستە ناسرابوو بەڵێ باوشی یەشە بوو لە دارتاشە کۆن و دێرین و ناسراوەکانی شاری سلێمانی وەسام حێدین سەروستی و جوانی ئێستا جاران دکتۆر خالد زامدار لەویا بوو لەویا بوو دوکانەکەی دەستەکانە خۆش بە ڕۆحێ شادەمە ژوێنێکی هەرتوو ئەمەش وێنەیەشی من و دایکمە لە زستانە لای علادینەکەەوە دانیشتون کۆڵنجم کردبوو لە حەمام هاتبوومە دەرەوە پشتی هێشێلە دەستەکانە خۆش بێ ئەمەش وێنێکی دایک و یەکێک لە ئەمەش وێنەی دایکم لەگەڵ خوشکە گەورەکەمە ئێوە چۆن خوشک برابوو ئێمە 6 خوشک و 4 برابوون خوشکێکم مرد بە ناوی سەرگوڵەوە خوشکەکانی کەم بە ژێرەی تەمەن خۆی ئەمە زەکیەیە حەزەکەم یەک سەرنج لەمە بەم بەس بە سەیرانی مەبوانیکەن سەیران سروە پەخشان تافگە کەژاڵ ئەم خوشکەم کە زەکیەیە لە مەکتەب لە سانەوی سلێمانی لە ساڵی 61 و 62 ڕەفیقی هێرۆخان بوو هێرۆخانی خێزانی مامجەلال ئەمانە چیانەکرد سەرەتای شۆڕشی ئەیلول بوو ئەمانە بەیانیان سەدریان لەبەرە کرد پێشەوی بچن بۆ سانەوی سلێمانی کۆمەڵێ نانەوەخانە دەستنیشان کرابوو لەلایەن ڕێخستنی حیزبەوە نانیان کۆ کردەوە سینان 25 نان لە هەر نانەوە ئەوانەی کە خۆیان دەستنیشانیان کردبوو ئەم دوو کچە جوانە تەلەبەی سانەوی سلێمانی هێرۆی برای مەحمە و لەگەڵ سەیرانی خوشکم کە زەکی عەبدولفەتاح نازناوەکەی سەیرانە بەیانیان پێش مەکتەب ئەچوون ئەم نانیان کۆ کرد و ئەمبر بۆ ئەم دەبەوەی ئێستا ئەو کاتە خانی وڵاق بوو ئەیانبر بوو ئەوێ دوکانێکە بوو دەستنیشان کرابوو لەوێ کۆوە کرایەوە ئەبوو بە 200 نان ئەو کاتی پێشمەرگە بە پەنجەی دەزەژمێرە ساڵی 62 ئەو 100 نان و 300 نانە ئەخرایە گونیەوە سواری ئێسرێگە کرا ئێسر عادەتی وایە کە لە شوێنێک بێت ئەتوانێت بگەڕێتەوە بەبێ ئەوەی کەزیینە بێت سواری ئەو ئێسریانە کرد و ئەگەیەنرا بۆ پێشمەرگە ئەمە خەباتی خوشکم لەگەڵ هێرۆخانە ساڵی 61 و 62 دەستەکان خۆش بێ ئەمە ژوێنێکی خێزانی ئێوەیە خوشکەکانتی تایە و پێما بێ مامۆستا عەزیزی مامت و دایکت و بەڵێ ئەمە ئەم وێنەیە لێرەوە پەشانی خوشکمە کە ئێسا لە لەندەنە بوشی عەلی حاج مەلا شەریفی سەعاچیە ژنی کاکسەلامە خێزانی کاکسەلانەمە پشتەوە ئەوەی دانیشتووە هاژەیە ئەویشە لە لەندەن بوو خوا عەفوی کە ئەویشە وەفاتی کرد ئەوە مامۆستا عەزیز تەمەن لە ساڵی 62 مدیری مەعارید بوو دوایی بوو بە مشریفی نەشاتی کەشفی لە سلێمانی تەنیشتی ئامۆژ مەسد منیرە یەکێکە لە مامۆستا دیار و ناسراوەکانی مەکتەبی عێراقی ئەو کاتە لە کانێسکان دەستەکان خۆش بێ کاک فاروق ئەمە هەر وێنێکی مامۆستا عەزیزە پێم خۆشە ئەو یادەوەرێن بۆ بجێڕیتەوە کە مامۆستا عەزیز تۆ ئەنێرێتە بەردەم متەسەڕیفی سلێمانی ئەو کاتە ئەو کاتە ڕەحمەتی کەریم قەرەنی بوو کەریم قەرەنی 65 تۆ داوایەکی لێکی بەڵێ ئەمە مام ئەو کاتە مشریفی نەشاتی کەشفی بوو لە سلێمانیا مخەیەم نەبوو خێوەتگە نەبوو بۆ دیدەوانی ئیستیغلالی کرد وتی کەریم قەرەنی هەم ڕەفیقی خۆمە هەم خەڵکی شارەکەی و خزمەت بە شارەکەکە منی بان کرد وتی بڕۆ لە مەکتەبی گۆیژە دە 12 تەلەبە بێنە بەناوی منەوە جلی کەشافۆ خۆشە لەبەری کە و بێنە بەردەمی بەردەکی سەرە کە بردم بۆ ئەوێ فێری کردبووم کە کەریم قەرەنی هاتە دەرەوە من ئێمە ڕێگاکەمان لێگرت دابەزی وتی چیتانێ ئاڕیا مامی بینی وتی عەزیز بە مناڵی شارەکە ڕێگام لێ ئەگری وتی نەخوربان بزانە داواکاریان چیە داواکاریەکەی ئێمە ئەوە بوو کە داوای مخەیەمێ بکەین لە سلێمانی وەکو ئەو کاتە لیوا بوو عێراق 14 لیوا بوو
وەڵامی یاینەوە و دەستخۆشی لە مامیشم کرد و بۆی نووسی بۆ شارەوانی ئەو مخەیمە ئێسا خێوەدگەی کە لە سەر چنارە لای تابگەوە ئەوە لەسەر داواکاری مامم بوو ئێمەش لەوێ ئیشمانە کرد لەگەڵیانە ئەوە کارێکی جوانە حەزەکەم ئەوە پەیکەرێکی هەبێ لە بەردەمی ئەو خێوەداواکاری ئەو لەو ساڵانە کەریم قەرەنی ئەوەی کردووە. بەڵێ دەستەکان خۆش بێمە ئەم کتێبە مەلەکاکە حەمەی حاجی سەیفوڵڵا کە هیچێکە لە زاناگومناوەکان بەڕاستی زۆر جێدەستی دیارە. من لە بەرنامەکەشم لەگەڵ کاک بەختیار باسی ئەومان کرد خاوەن یەکەم پرۆژەی قەلاچۆکردنی نەخێنەواری لە کوردستانە. پێم خۆش خۆت باسیشیەوە بۆ بکە ئەم کتێبە چیەکە لای ئەم زانایە ئەمە باپیری ماڵەوەمە باپیری ماڵەوەمە سەرگوڵخان. بەڵێ سەرگوڵخان سەرگوڵ جەمال کاک جەمال کچی ئەمە کوڕی ئەمە ببوورە. ئەم پیاوە خۆی لە خۆیان مەحومیەشی خۆی بەخۆی هەبوو. من حەزەکەم ئەو پشتەشی ئەگەر دەرکەوێ هەموو وردەکاریەکانی تایە لەگەڵ ڕۆڵشی گرنگی بوو لەو ساڵانە ماڵی خۆی بەجێشتووە 24 ساڵ نەچۆتەوە ماڵی خۆی دێ بەدێ گەڕاوە مناڵانی کوردی فێری خوێنەواری کردووە هەتا 24 ساڵ دوای گەڕاوەتەوە ماڵەوە لەبەرەوە حەقل لە بەردەمی تەربیە پەیکەرێکی بۆ بەڕاستی هەم خۆی هەم دوایش کوڕەکانی جەلال کە مدیری مەکتەبی فەیساڵێ خێزانە بەتەشید ڕۆڵێکی گرنگ و کاریگەری خێزانەکەی قورئانی بە خەتی خۆی ئەمەنگە ئەبێ نووسیوێتێ بە دەستخەتی خۆی و خەڵکی فێری خوێنەواری کردو لە ئافرەکانە. زۆر ڕاست دەستەکان خۆش بە ڕۆحەوی شاد بێ. پێ خۆشە کۆمەڵە وێنەی سەردەمی مناڵی و یا با بڵێن هەرزەکاری و گەنجی تۆ پیشان بێنەمەشێکە لە وێنانەی ئەمە ئەمیێنێم ساڵی 1970 هەڵە نەبم هەفتا یەک لە ستۆدیۆ ڕەفیق گرتم ناوەندی بوو کاتە هەڕەتی گەنجێمان بوو تەمە درێژوی شەڵامە شەروێنێکی تۆ ساڵی شەستەکانە ساڵی 68 ئەوە شەهید نەجاتە نەجاتی شاسێنی ساعاچی ئەوەی ناوڕاز منم ئەمەی ئەم لاوە کاک مەحەمێ ناسرا بە مەحەمەی شۆخان. ئەمە ژوێنێکی باخی گشتی کۆنە دیارەوەی لە ناوەڕاست کاک دارەی کەژناسیە ئەوەی ترکیە لەگەڵتانە. ئەمە لە ڕاستەوە کاکدانای ئەحمەمەجیە ئەوەی ناوڕاست کاکدارەی کەشناسە ئەمەی ئەم لاش منم جاران بۆ سعیکردن ئەچوین بۆ باخی گشتی ئەمە ساڵی 1970 واتە 50 ساڵ لەمەوە دەستەکانە خۆش بە یادگارێکی جوانە ڕزمان بۆ ئەمەش یادەورێکی خۆمە جاران لە جەژنانە ڕسمانە گرد لەبەرهێنا تقریبا 55 ساڵ لەمە بەرە ئەوە کامەوەی جامانەکە ئەوی تێیان منەوە دەستەکان خۆشمە ژوێنەی چۆ لەگەڵ ئەمە منم لەگەڵ عوسمانی حاجی فەتاحە شۆفرلێتی 67 بوو ئەمەمان گرتەوە. ئەمە ژوێنی کۆمەڵێک هاوڕێ بێکەوە هەڵەپەڕن لە سەیرانێک پێما بێ ئەوەی گاوانی کاک نیازی کوڕی مستەفا ساڵح کەریمە ئەوانەی ترشی بەڵێ ئەوەی یەکەم نیازی مستەفا ساڵح کەریمە کە عوسمانی حاجی فەتاح مامەسا محەمەی معرف منم لەگەڵ ڕەوانشاد بەهمەنی حاجی عەلی کوتەک لەگەڵ دڵشادی حەمە ساڵح قاسم. ئەوە چ مناسبێکە؟ ئەمە لە ساڵی 72 بووچین بۆ کۆتەڵ بۆ سەیران سەفەر مەدرەسی بەڵێ دیارە جەنابەت هەر لە کارەزی ئەحمەد زەنگەنە چوویتە قوتابخانە. بەڵێ لە ابتدایی بابلین لە سەرەتای 3-4 قوتابخانەت کردو. بەڵێ لە سەرەتای ساڵی 60 بۆ 61 چوومە مەکتەبی فەیساڵیە لە نیوەی ساڵام ئەو بڕیاری ڕوخانەیدا لە ناوەندی لە سەلاحەدین بووم دوای ئەوە لە ئامادەیش لە ئەعدادی سلێمانی کوڕان بوو. ڕاست ئەمە ژوێنێکی هەر سەردەمی ئەمە ژوێنەی کاتی دیدەوانیە ئەمە سەرەتا سەرنگی سمایل بەگە ئەمە نەهروی کۆمەڵی برادری خۆمانین مامەسا ئەنوەر مامەسای ڕاضەمان بوو لەگەڵ یەکە. زۆر ڕاست ئەمە ژوێنێکی تۆ هاوڕەکان لە باخی گشتی خەریکی سعین و ئەوە پێما بێکا کامیلی بەڵێ ئەمە کامیلی حاجی دەروێشی بەقاڵاوی ناوەڕاز منم ئەمێم لا کاک فەرهادی فەرهاد فەرەجە. دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی ئەمە ژوێنەیەکە لە بەردەقیلەی مەطعەم سلەیمانیا بوو ئەم دانیشتنێ ئەمەی دانیشتووە کاک ئازا عەبدوڕەحمان ئەوەی بەپێ کاک عوسمانە ئەمەیان منم ئەوەی تەنیشتی کاک فەرهادە لەگەڵ کاک بەیانە ئەو کاتە قوتابی ناوەندی سەلاحەدین بوون بەیەکەوە. دەستەکان خۆش ئەمە ژەروێنێکی کوڕانی شار بێکۆچون بۆ سەیران ئەمەش هەر بڵێ ئەو سەیرانەیە ساڵی 71 ئەمە منم کە پارۆگەم لە دەما لەگەڵ کاک عوسمانە بە هەمان شێوە لەگەڵ کاک دڵشادی حەمە ساڵح قاسم و کاک فەرهاد و کاک نیازی مستەفا ساڵح کەریمە. وێنێکی ئێوەیە لە باخی گشتی و کاتی بەفربانیەکە من و کاک نەوزادین
لەسەر جادەی مەولەی تۆفیق قەهرام هەبوو پێڵاو فرۆش بوو کوڕی ئەوە وێنێکی جوانی باخی گشتیە لە کاتی بەفرایە بەڕاستە ئەمەش پێما بێت ئەمەش هەر دووکانە لەگەڵ مامۆستا محەمەد معروف و دڵشادی حەمە ساڵە قاسم و کاک بەهمەن و ئەو کۆمەڵە هینەی جەماعەتی کە بەیەکەوە بووین لە سەیرانی کۆتەڵە دەستەکان خۆش بێ ئەمەش سەرچناری جاران و قڕانی شار بالفعل لەمە کاک ڕێبوارە و کۆمەڵی برادەرین لەوێ کاک فەرهادە و کاک بەیانە و کا حەمە حسێنە و لەگەڵ بەندەیە لەگەڵ کاک ڕەزایە دەستەکان خۆش بێ ئەم وێنەیە ساڵی 1970 گیراوە بەس ئەو شوێنە کوێوە ئەمە سەرچنارە بەڵێ سەرچنار ئەمە کۆمەڵێ برادەر بووین کاک فەریدونە کاک بەیانە کاک ڕێبوارە کاک ئازادە خواعافوی کاک عەتایە کاک فەرهادە لەگەڵ براکەی کاک ڕێبواری شێخ نووری کاک زانە دەستەکان ئەمەش هەر سەرچنارە ئەو نادیە تازە کرابووە جا ئێمە ئەو کاتە بە هەمان شێوە قوتابی ناوەندی بووین لەگەڵ ئەو کۆمەڵە برادەری کە لە وێنەی پێشووە بوو ئەوەی دانیشتێکی زۆر جوانی و ساڵانەیە سەرتای هەفتاکان کاک زانیاری برای ئەمە شوێنێکی پێم وایە بە جادەی مەولەوی بێ ئەمە لە کاتی بەفرایە کاک ئازادە و من و کاقار ڕەحیمە لە متەوەسەط وێنێکی زۆر جوانە لە کاتی بەفرایە بالفعل وێنەیەکی جوانە یارەتەبەنی وێنێ 50 ساڵ زیاترە قوربان ئەمە ئەگەر 72 بێ 51 ساڵەکە 72 بەڵێ ساڵی 72 یان 51 ساڵ 52 ئەمە شەروێنێکی تۆ کۆمەڵێک لە هاوڕەکانتە ئەمە لە معهد بووین ئەمە کاک نەوزاد فارسە ئەمەشیان بەندەیە لەگەڵ ئەو دوو قوتابیەی کە خەڵکی کەرکووک بوون ڕاست کاکسەرکەوتە برای خێزانمە لە تیپی زانکۆ جیتاری زانکۆی سلێمانی جارە بەڵێ لە هەشتاوە لە ئەڵمانیا ئاژی ڕاستە دەستەکان خۆش بێ ئەمە ژوێنەی کۆمەڵێک کوڕانی شار بە چاکەچ و پانتۆڵ و هەمووتان ئەمانەش لە باخی گشتین هەر بە هەمان ساڵی 1972 لە باخی گشتی بەیەکەوە میێنەیەمان گرتووە ئەمە شەر وێنێکی سەرگەنجی توێ لەگەڵ کاک فەرهاد فەرەجە ساڵی 71 بەڵێ ساڵی 71 گرتومانە بێ دەستەکان خۆش بە دیارە وێنەکان زۆر زۆرن پێم خۆشە بچینە شوێنێکتر باس لە هەندێک یادەوەری و هەندێک وێنەی تر بکەین لە خزمەتان فەرمو کاک فارق دیارەمە بەشێک لە کتێبەکانی جەنابتە پێما بە کتێبخانەکەت لەسەرەوەیە زیاتر چی خوێنی تۆ؟ ڕاستیەکەی من لە ساڵی 70 بۆ 71 خۆمایە خوێندنەوە لە ڕۆژنامەوە دەسم پێ کرد ساڵی 70 ترەوە بوو ڕۆژنامەی تاقی دەرەچوو 25 فلس ڕۆژانەکەم هەبوو لە یەکی ناوەندی و دوی ناوەندی 20 فلسیمەیە بە ڕۆژنامە یعنی خۆم خەریک کرد لەگەڵ یا و زمانەکەشم وەکو عەرەبی ینی باش توانیم ینی و هەموو جۆرە کتێبێکم ئەخێنەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی فکرێەوە لە ڕووی ینی هەچی ڕۆشنبیری چونکە من ئەوەی کە فێر کرام لە ساڵی 70 بۆ 71 برادەرێکم هەبوو زۆر سوودم لێ وەرگر کا خۆشنا و برای شەهید دڵشاد مەریوانی کوڕێکی ڕۆشنبیر و کوڕی گەڕێکی خۆمان بوو لەوە فێر بووم کە ئەیگو کتێب کە ئەخوێنیتەوە وەکو کتێبێکی پیرۆز مەزن وەکو قورعانێ تەجوید هەبێ بیخوێنەرەوە دوایی کە تەواوبی لە بێژنگی بە ئەوەی کە لەگەڵ ئەو واقعی ئێسایە ئەگونجێ بیخەری ژیرفانەوە ئەوی کەی فرێمێ ڕۆژێ ڕۆژان هەر سوودی لێ وەرگری بیخەرە لاوە لەبەرەوە خۆمایە هەموو لە ڕووی ئەدەبیاتەوە دەستەکان خۆش دیارە کتێبەکانت هەمە جۆرە کتێبی زۆر لە کتێبخانەکەی هەمووی تەنانەت یاسایی تەنانەت ئابووری دەستەکان خۆش بێ دیارە جەنابەت لە دوای ئەوەی کە ئامادەی تەواوەکەی ئەچیتە پەیمانگای کارژێڕی لە کەرکووک و دواتریش با بڵین دائەمەزەی ئەو قۆناغە بەجێڵم دوای باسیەکەین پێم خۆشە بێ مەسەرەوەی کە تۆ لە 1970 ژیانی هاوسەریت پێکهێنا لەگەڵ شێ پێکتێنا و چیرۆکی یەکترناسین و هاوسەرگیریەکەتان چۆن بوو؟ بەڵێ تەمە ساڵی 1970 کە من هاوسەرگیریم کرد لەگەڵ خاتو سەرڤ جەمال محەممەد کوڕێزای مەلاک ئاکا حەمە لە پێشەوە باسمان کرد و برازای جەلالەفەنی کە بەڕێوەبەری تاقانی فەیسەڵیە بوو بەڵێ ئەوان دراوسێمان بوو
دراوسەکە نەگۆکو بڵێ هاوسەکەی بەرپەنجەرە دوو خوشکم هەبوو تافگۆ کە ژاڵی خوشکم هاوتەمەنی ئەو بوون ماڵینی شەسەکان بوون وەکو ڕەفیقێک هاتو چوو یەکتریانە کردو کاسە دراوسێتیان ئەکردو ئەتر پاشەوەی مەسەلەن داچیشم ئەوی بینی ئەهاتە ماڵی خۆمان و خوشکەکانم و تروتیان لەمە باشتر بۆ ئێمە نابێ هەم وەکو کچی شارەکە و کچی عایلەیەکە و ناسرا و ئەم لە ئەسڵا بڵێن کچی خەزازەکانە ناسراون لە تەنیش ماڵی ئامخانی جۆڵاو بوون ماڵیان دایکیشم هەر کچی ئەو گەڕەکە بووە ترووەکو شارەزاییەک پوری شەمسەخان خێزانی حاجی برامی چاو شوشە یەکتریان ئەناسی ئەتر زۆر شتەکە قسمەتەکەش دەورە بینە دایکی ناوی سەبیحەخانە سەبیحەی مەلانووری ئەو 5 برایهەیە خۆی تاخانەیە بە پێچەوانەی منەوە من 5 خوشکمەیە خۆم تاقانم براکانی بە ناوی کاکشەماڵ مدیری شەریکەی عامەی سیارات بوو کاتی حکوومەت دوای ئەو کاک ساماڵیە مەحاسیبی بانقی هەرێم بوو پاشان کاک سەرکەوت کە لە هەندەرانە ئێستا ئەندازیارە کاک هاوڕێ ئەندازیاری کارەباییە لەگەڵ کاک هێمن ئەندازیاری بیناسازیە لە هەندەرانە ئەویش لە لەندەنە ئەمە وێنێکی سەرگوڵخانە بەڵێ ئەمە ئەو کاتە هاوسەرگیریتان کرد بوو بەڵێ نه ئەمەیان پێش هاوسەرگیریم بوو ئەمە ماڵی خۆیانە ئەوە چۆن کەوتوتە لای تۆ ئەمە خۆی لەگەڵ خۆیان هاانی وەکو ئەرشیفی پێشتر بۆی ناردووی نانە ئەمەیان ئەوە پشتەکەی چۆڵە هیچی دیانە ئەمە شەروێنەیەکی ئەوە ئەمەش وێنەی خۆیەتی بەڵێ ئەمەش وێنەیەشی خۆیەتی چەند مناڵتان هەیە لە هاوسەرگیریەکە فەرۆ 3 مناڵمان هەیە کوڕێک و 2 کوچکوڕەکەم ئاکار ماستەری هەیە لە قانونە لە زانکۆی مەنسوورە لە میسر لە جینایی دەولیە ماستەری هانیوە تەمەندرێژ بێشەڵا کچەکەشم ئاوا دوای ئەو مامۆسایە هاوسەرگیری کردو لەگەڵ کاگڕەوەند نازناوەکەی هیوایە کوڕی کاگ عەبدوڵابۆر پیاویشی ناسناوەوەر بنیشەڵا میلەتەکەمانە هەرە بچکۆلەکەشم ئایەخانە ئەویش موالیدی 2023ە ئێستا لە کۆتا مەرحەلەی کۆلێجی ئەندازیاریە بەشی ئیتیساڵات لە جامیعی پۆلیتەکنیکی دەمەندرێژ بنیشەڵا خۆی گەورە ئێوەیان بۆ بێڵێ بە بەختەوەری ئەمە وێنێکی تۆ سەرگوڵخان دووە لە مناڵەکانە ماڵەوە و لەگەڵ کاکە ئاکار و ئاواخانە دەستەکانە خۆشمان شەروێنێکی تری خێزانی ئەوانە بەڵێ ئەمە ئایەخانیشی تایە لەگەڵ خۆم و مناڵەکانە تۆ سەرگوڵخان من و بەڵێ ئەمەش من سەرگوڵخان دەستەکانە خۆش بێ خۆی گەورە ئێوەیان بۆ بێڵێ و خێزانێکی بەختەوەر بە نەمە ژوێنەی دوان لە مناڵەکان جەناب سەرگوڵخان لەگەڵ کەسایەتی خۆشەویست خوا لە خۆشبوو کاک عادل مراد ئەم وێنەیە لە مەرحەلەی دووهەمی انتخاباتی پەرلەمانە بوو ئەو کاتە ئێمە لە ڕزگاری بووین بەس انتخابەتەکەمان لە مەکتەبێکی زەرگەتە بوو من یادەوەریم لەگەڵ کاک عادل مرادە زۆرە لە هەفتاکانەوە بۆ هۆی قوتابیانەوە یادەوەری زۆر هەیە لە بینمانە ئەتر وتی با وێنەیە بگرم و ئەمنی و ڕۆژێتی وەرەوە با خواردنیشی فەیلیانە بۆ دروستکەم لە ماڵەوە یادی بەخێر دەستەکان ئەمە ژوێنێکی توێ لە کاتی گۆشت برژاندن لە سەیران بەڵێ ئەم وێنەیە لە گەڵ ماڵی کاک دڵشاد ئەحمەد کەریم کە بەڕێوەبەری بانکی کوردستان بوو لە مەخیرە لەگەڵ کاک سالاری ڕەحمەتی بەڕێوەبەری بانکی ئاشتی لەگەڵ خێزانەکانیانە بەس ئەو ئافرەتە خێزانی کاک دڵشادە ئایارخان یەک وێنم لەلایە جەنابەت بۆ ناردووم ئەم وێنەیە بەڵێ لەگەڵ مەلیکی کوردستان ئەوانە شوێن لەگەڵ یا چ پێندیشان بە ئێوە هەیە بە ماڵی ئێوە ئەم وێنەیە ئەمە مامەسا عەزیز محەممەد ئەمە مەلیک مەحمووە ئەمەش ئەحمەی شێخڕۆفی سەینووری نەقیبە برای شێختار و شێختاری و شێخ سەڵاح بەڵێ ئێستا هەر شێختار لە ژیانەما لە ڕێز و خۆشەویستیمان بۆ هەیە بە هیوای تەندروستی باش بۆ کاک شێختار ئەمە هی ساڵی 1952 ئەگەر هەڵە نەبم وێنێکی زۆر جوان و مێژووی لەو ساڵانە گرتویانە دەستەکان خۆش وێنێتر و یادەوری ترمان زۆر ماوەبێکەوە چینە شوێنێک دواتریش سەرێک لە کارێزی ئەحمەد زەنگەنە ئەین و زۆر یادەوریەکانی مناڵی لەوێ باسەکەین زۆر چاکە دەستەکان خۆش بێ خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ کاک فاروقەرکان بەردەوامە بین.
خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وەنەگرافیە و لەگەڵ کاک فاروق ئەرکان بەردەوامی. کاک فاروق چونێتە یەکێک لە پارکەکانی نزیک ماڵی خۆتان، پێم خۆشە بەوە دەست پێ بکەین تۆ لە کە ئامادەی تەواوەکەی پێشەی پشتە پەیمانگا ئەچیتە دەرەوە لە 74 چۆن تێکەڵی ئەو سیاسەتە بووی و کە چوویتە دەرە چۆن چووی لەگەڵ کێ چوون؟ ڕاستەکەی من ئەو کاتە لە ڕێکخراوی قوتابیانە بووم، مەجموعەیە برادەر بووم، کاک قاری حاجە عەلی هەزار ڕەحمەتی لێبێ، کۆمەڵی برادەر بوون، لێرە ناوەکان زۆرە. ئەتر کە لە دوای 74 خەڵک چۆ دەرەوە، ئێمەش وەکو ئەو خەڵکە نەمانەتوانی لە ناو شارە بمێنینەوە، چونکە دیار بووین. پەیوەندیمان کرد بە هێزەکانی پێشمەرگەوە، لەوێ ماینەوە هەتا ساڵی 75. یەکێک لەو برادەرانەشم کاک سەلاح ڕەشی بوو، ئەوە بوو دوایەوە ئەو کۆمەڵە قوتابیە چوونە دەرەوە و لە ئاخیرا سەفەرشیان کە هاتەوە بوو بە وەزیر لەو ئۆفیسی و برادەرەمان دانیشتە بووین، وتی ئەم فاروق ئەگەر باتی تا دەرەوە ئێستا تۆش وەکو من وەزیرە بووین. دەستەکانی خۆش جنابش لە بواری خۆت زۆر سەرکەوتوو ساڵانی زۆرەمە وێنێکی پێم ساڵێکە لە دەرەوە بووین، ساڵی 74 بوو لەگەڵ برادەرێکما لەوێ بووین وەکو پێشمەرگا لەوێ ماینەوە ساڵ شتێکمانەوە، ساڵ سێ ماڵماینەوە وەکو پێشمەرگەیەک، دوایەوە هاتینەوە بوون بە عایدون. دەستەکانی خۆش بێ. دیارە دوای شتە پەیمانگای کارژێری لە کەرکووک کۆمەڵە گوێنەی پەیمانگا و ئەو ساڵانەم لەلایە بەیەکۆ لێرە دانیشین و سێریشان فەرموو. بەڵێ کاک فاروق دیارە تۆ جەناب لە دوایەوەی کە ئامادەی تەواوکێک و باسمان کردە چتە پەیمانگای کارژێری لە کەرکووک 2 ساڵ یان 3 ساڵش پێما بێ لەوێ ئەو کاتە پیانەوە سەنەتەین تەقویمیەتەین، یعنی 2 ساڵەکە بە 3 ساڵ حساب بە 3 ساڵ حساب بوو، چونکە ئەو 2 ساڵە عوتڵەکانی تدریبی صیفی هەبوو. ئەو تدریبی صیفیە لە شەریکات و لە دەوائرە راپۆرت دەیە وەکو 100 دەرەجەی لەسەر بوو، ئەوە اعتیبار بوو بە سەنەیەکی دیراسی. کۆڵێک وێنێ ئەو قۆناغەی تەمەنی تۆم لایە ماشەڵڵا تەمەنی گەنجی و ئەو کاتانی کە لە پەیمانگای. بەڵێ ئەمە کۆمەڵی برادەر بووین. ئەمە یەکەم کاک هەواڵی مامەسا جەمال لە مدیری زاتی تربیە بوو، دووهەمیان کاک نەوزادە نەوزاد دارتاش، سێهەمیان منم، چوارەمیان کاک نەوزادە ئەویش نەوزاد جەباری بوو، خەڵکی کەرکووک بوو، خەڵکی شۆڕەجە بوو. دەستەکانی خۆش بێ. ئەمە شەروێنی کۆمەڵێک لە جەنابکارانی و ساڵانەیە. بەڵێ من و کاک نەوزاد و لەگەڵ گوڵبەهار لەگەڵ نەجات خان ئێستا لە هەولێرە ئەویش. دەستەکانی خۆش بێ. ئەمە شەروێنێکی پەیمانگاکە لە شوا بوو لە کەرکووک؟ لە بیدایەت لە ئیمام قاسم بوو، دوایی چوە لای مەحەطەی تەلەڤیزۆنەوە، ئێستا جامیعەیە، جامیعەی کەرکووکەوێ. زۆر ڕاست. بەڵێ ئەمەش بە هەمان شێوە کۆمەڵێ خوێندکاری پەیمانگەن بەیەکەوە بین. ئەمە ژوێنی تۆ ئەم خانەمەوە چیە لەگەڵ ئەو کچە؟ ئەوە سریانیە مەسیحیە، لەگەڵ ئەو برادری کەش خەڵکی شۆڕجێ لە کەرکووشی بوونەوە. دەستەکانی خۆش بێرچە ئەمە وێنەیەکی ترە بەیەکەوە هەڵپەرشی کوردیەکەن. بیدایەتەوە پتروسە خەڵکی شەقڵاوەیە، کاک سەلاح خەڵکی شۆڕجەیە، اینجا من کۆمەڵی برادریکەن. زۆر ڕاست. ئەمە ژوێنەیەکی تری ئەو کاتانەی لەگەڵ هاوڕێکانت ئەمە لە ژووری تابعەیە کە تەدریبمانە کرد، کۆمەڵە خوێنەوارن، بەس ئەو کوڕە کاک نەوزاد جەباریە، ئەو کچەکانی کە خەڵکی هێن بوون، کەرکووک بوون، نیعمەت خان و لەگەڵ و لەیلا و بەغایی بوو. ڕاستە کاک فاروق دیارە جەناب لە دوای کە پەیمانگە تەواوەکەی دائەمەزرەی. بەڵێ یەکەم دامەزرانن لەکوێ بوو؟ من یەکەم دامەزرانم لە ساڵی 1970 لە بانقی ڕافیدەین بوو. ئەو کاتە لە بەرەوەی ئێمە عایدون ڕافیدەین لە سلێمانی هەبوو. بەڵێ ژمارەی بانقەکە 15 بوو، 15مین بانک بوون لە عێراقا. ئێمە ئەو کاتە حەواڵاتمان ئەکرد بۆ ئەوروپا، ئەعتیماداتمان ئەکرد بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ بەغا، دایرێکت لە سلێمانیەوە بۆ ئەوروپا. عیلاقەمان لەگەڵ کۆمەڵی بانق بوو، وەکو دریزنەر بانک، دویچە بانک لە ئەڵمانیا، بانکۆ فەرەنسا لە فەرەنسا، بانکۆ دیرۆمە میلانە ئیتالیا لە ئیتالیا، بانک ئۆف ئەمریکا، مۆرگان بانک ترەست کۆمپانی لەگەڵ هەر ئەوەی بەرسەرای ئێستا ئێستا بانکی ڕەشید بوو بە بانکی سلێمانی ژەستا. ئەو کاتە دوای حربی عێراقی ئێرانی کە حەسار خرا سەر بانکی ڕافیدەین و عێراق، ئەو ئیداریان کردەوە ئیدارێکی عامە، ناویاننا مەصرفی ڕەشید. لە ڕێی ئەو مەصرفەوە ئیشەکان ئەکرا، چونکە سز کرا بۆ ڕافیدەین.
وێنەیەکی تری ئێوە لە سەیران و پاسەگەڵەکانتان پێیە؟ ئەمە 4 ئوستازی مصری بوون، ئەمانە 4 ئوستاسی مصری بوون، مامۆستا ئێوە بوون. بەڵێ لەگەڵ کاک نەوزاد جەباری. ئەو کچەکەش ڕووناخانە برای خوشکی کاک دڵشاد کە مدیری بەنقی کوردستان بوو، هی ئەهلی لە بەنقی ڕەشیدیش لەگەڵ خۆمانە بوو. دەستەکانی خۆش بە کۆمەڵە کچ و کوڕی گەنجی ئەو ساڵانەی هەفتاکان. حقیقەتە ئەمە شەر کۆمەڵێ تەلەبەی ئەو کاتەیە، بەس من و کاک نەوزاد کوردینتیایە، ئەوانی تر خەڵکی بەغا و کەرکووکن. ئەمەش بە لیوانی درێژ و پانتۆڵی شارستۆن. ئەمەش ئەوەی ناوەڕاست کاک پتروسە شەقڵاوەی، ئەوەی ئەم لاش کاک فایقی حاجی حەسەنی ئەبڵاخی. دەستەکان خۆش بە یادەوەریەکان زۆر جوانە. ئەمەش هەروێنێکی ئەمەش کۆمەڵێ خوێنکارە. بەڵێ دوو مامۆسای مصریمانە لەگەڵ ئێمەین. ئەوە من بەجلی یاریەوە دانیشتوم، لە دوای یاریەکە هاتم ئەو ڕسمم لەگەڵا گرتم. ڕاستە. ئەم کۆبنەوەی چییە و ئەم کەساتیانە چێن لە وێنەکەیە؟ ئەم کۆبوونەوەی ساڵی 71 بوو، هەڵە نەبم لە هینی بەیاننامەی 11 ئازارا بوو لە متەوەسەی سەلاحەدین. مامۆساکان ئەوەی کە دەستی خسۆ تێژێری مامۆسا سەلام بوو، سەلام مەنمی ئەدیب بوو، تەنیشتی مامۆسا قادر ئینگلیزی پێوتین، تەنیشتی ئەو کیمیای پێوتین مامۆسا عەلی خەڵکی دەڤەری لای هەولێرەوە بوو، مامۆسا فارس لەگەڵ مامۆسا برایم فەرەج یادی بەخێر بێ، ئەوانە ڕەوانیان شاد بێ. وێنەیەکی زۆر جوانە، دەستەکان خۆش بێمەش وێنەی کاتی دەشتونی جەنابتە لە پەیمانگە. بەڵێ ئەمە ساڵی 1970 دیارەکە فاروق جەنابەت ئەزمونێکی زۆرت هەیە لە بواری بانک، لە بواری ژمێریاری و وردبینی، ینی ساڵانێکی زۆر لەو بوارە خزمەتت کردووە. لە دواوێکە لە بانک ڕافیدین بوویت، لە دوای ئەوەش بەڕێوبەری چەندین بانقی ئەهلی بوو یەک بە دوای یەک و تەجروبەیەکی گەورەت لەو بوارە هەیە. پێم خۆشە خۆت باسی وەزمونەتم بۆ بکەیت تۆ لەو کاتێککە دامەزرەی لە کۆتای هەفتاکان تا 2010 بە فعلی لە هەمان بانقا بوو. من کە دامەزرام لەوێ تعین مرکزی بووکو بە جەنابتم و ئێمە عایدین بوون، عسکەریمان نەکرد مکەلەفی، یەکسەر تعین بووین. من بەر وەزارەتی مالیە کەوتم لە وەزارەتی تەختیتەوە، لەوێەوە دایاننام بۆ بانقی ڕافیدین. لەوێ سەرەتا لە بەشی جاری بووم، دوایی لەبەرەوەی کە زمانەکەم باش بوو لە عەربی و لە ئینگلیزیە کەمێ باش بوو، مدیرەکەمان عەرەب بوو، خوا عەفویکە، باین کردم وتی تۆ ئەنێرمە شوعبێ بە شوعبەکە زۆر خەتەرە، شوعبەی تەحویلاتی خارجی پەیوەندیت هەیە بە غەیری عێراقیەوە. ئەوانەی کە ئوستازی و دکتۆری جامعە بوون لەگەڵ شەریکاتی فەڕەنسی و ئەمانە لە شەریکەی کەهرۆمایەکە، بەسیترین غەڵەت وتی ئەدەن بە ئەمنی عامە لەبرەوە بێ زۆر وریابی. بالفعل چوومە ئەوێ و سەرکەوتنیشی باشم بەدەستهانی و بووم بە مۆزەفی مختصی ئەوێ. لەوێ ئێمە لە ڕێی بانقی ڕافیدینەوە 15هەمین لق بووین لە عێراقا کە دایرەیە کرد لە سلێمانی و بۆ هەموو ئەوروپا حەواڵات و اعتیمادات. ئەمەێنێکی توێ پێما بێ ئەو ساڵانەیە کە لەوێ کارت کردووە کاتی و تەجروبێتە. بەڵێ لەوێ بەڕێوە تۆ لە 2007 خانە نشین بووی، خۆت داوای خانە نشینی کرد؟ داوای خانە نشینم کرد لەبەر ئەوەی کە لە بانقی ئەهلیا زۆر داوایان کردم، سەرەتای بانق ئەهلیەکان بووم، بەس بانقی وەرکا هەبوو، دوای بانقی ئەمیراڵ ساڵی 2006 هەر خۆم ئەو بانخم دروست کرد لای پارچی ئازادیەوە هەتا 2010 هەر ئەو بانقی ئێسا بانقی ئارتیە. بانقی ئارتیە سار و بانقی ئەمیراڵ. ئەمە شوێنێکی تری هەر کاتی ئەمە ئەو کاتە بوو کە بەڕێوەبەری بانقی ئەمیراڵ بووم. ئەو برادەرم کاک ئەحمە ئێسا لە هەندەرانە کارمەند بوو لە بانقی عقاری سلێمانی هات بۆ سەردان. زۆر ڕاست. ئەمە شوێنێکی تری جەنابتر لەیەکێک لە بانقەکان. ئەمە هەر لەگەڵ کاقارە هەر لە بانقی خۆمانین لە بانقی ڕافیدین چوو بوو بۆ هەندەران لە دوایینەوەکانە لە هاتنەوەیە ئەم وێنەیە. دیارە جەنابەت تەجروبەت لە مەسەلەی بانقینا زۆرە، ماوەیەک بەڕێوەبەری بانقی ئیلافی ئیسلامی بووی، بەڕێوەبەری کۆمەڵێک لەو بانقانە بیوە، هەموو شارەزای بواری بانقین و وردبینی ئەوانە لە دادگای سلێمانیش ڕاوێژت پێکرێ بۆ زۆر لە کێشە قورسەکان جەنابەت بانگەکەی بۆ ڕاوێژ و بۆ چارەسەر. من دەستخۆشی دیەکەم هیوای بەردەوامیت پێم خۆشە بێکەوە ئێستا بچین بۆ گەڕشی کارێزی ئەحمەد زەنگەنە وی بت بەمە بۆ یادەوەریەکانی مناڵیت و باسیشی ئەو کۆڵانش بکەین. خۆشحاڵمەوە یادەوەری مناڵیمە لەگەڕەکە لەدایک بووم. سپاس جەنابتانە. فەرموو بابڕێ. فەرموو. بەڵێ کاک فاروق دیارە ساتوینەتە
گەڕشی کارەزی ئەحمەد زەنگەنەی یان گەڕێکی شێخان کە کۆڵانی بەداخەوە ئەمە کۆڵانی ئێوەیە بەڵام ئەوەی کە جێی داخە خانوەکان نەماوەن ینی ئەمە بۆ بە گەراجێکی گەورەی وەستاندنی ئۆتۆمبیل ئەگەر بێتە ئێرە ماڵی ئێوە بیست زەبەت لەکوێ بوو جارە ئەوە ماڵی ئەمە ماڵی ئێوە بوو بەڵێ بەڵێ پێم وابێ ئەم کۆڵانە دەرناچێت ئەم کۆڵانە دەرناچوو هەمووی هەشت ماڵی تایە هەشت ماڵ ئەم کۆڵانە ئەو سەرسوچێ ئەو بەرەوە ماڵی کاکسیروانە مامەسا سیروان نووری نووریە ئەم بەرەوە ئەمە ماڵی شەحسێنی سەعاتچیە بەڵێ ڕاست تەنیشت ئەوان ماڵی وەسع بڵای دارتاشە ماڵی سد بەدیعدارتاش بەڵێ بەڵێ تر ماڵی سد بەدیعدارتاشە تا ئێرەیەت ئەمە ماڵی ئێمە ئەمە ماڵی و کێسە نەماوە ئەمە لێرە توێشی لێبوو تێگەی ئەمە ماڵی ئێمە بوو ئەو تەنیشتە ماڵی خەدیجخان بوو ماڵی محەمەی نەسڕوڵڵا تێگەی مەجموعەیە ماڵی کەیتیا بووکو ماڵی کاکسمایلی ئوتوچی باوکی کاگەرام و ئەوان لەویا بوو تەنیشتی ماڵی شێخدارای کەشناسە ماڵی باپیری ماڵی حاجە عەزیزی خەفافە تێگەی لەویا بوون ئێرە ماڵی وەساحمەی بەنایە باپیری کاک محەمەی شۆخان ماڵی کاتی باسیەوەت کردوەوەتە جاران ئالێرەیە تەنورێکە بوو تەنوری جاران بۆ کۆڵانە تەنیشتی ئەوان ماڵی حاجی ماڵی کاک جەمال بوو جەمال ڕەفعات تێگەی لەویا بوو اینجا ئەمە ماڵی خەدیجخان بوو ماڵی هین بوو کاک حەمە خورشی نەسڕوڵڵا بوو ئەوە لێرە ئەم دەرگایان دەرگای ئەو دیوان لەسەر کۆڵانێ بوو ئەم دەرگایان سەرتەنوورە بوو ئەتر ئەوەی خۆش بوو ئەو جارە ئەگەر ڕۆژە مەسەلەن ماڵی ئێمە نانیان کردا بەبێ ئەوەی بە هیچ ئافرەتێ بڵێ بەیانی دوای ناخواردنی بەیانی تیرۆکەکەی خسە ژێر باڵی ڕێک هەر ژنە و ئەچووە سەر تەنگورەکە بۆ سەر پنەی خۆی ئەتر ئەو ڕۆژە نەنیوەڕۆنی ئێوارە نان نەبوو چکە تا عەسرێکی درەنگ دەمە ئێوارە نانیانەکەت نیوەڕۆن کە هاتینەوە لە مەکتەب یەشی لەواشەیەشیانیایە لە ئایانگو بڕۆ بە خۆشەکانتان بڵێن بە چایەکی شیرینەوە بیخۆن ئەوە نانی نیوەڕۆمان بوو بۆ ئێوارە عەسر کە تەواو بوون کولێرە بەڕۆنیانە کرد هەر لەسەرەوە تەنورێ کرد هەر ماڵی دەسەواری کولێرە بەڕۆنیانە بۆن و بەرامەیە نەماوە لەگەڕەکانە بۆن و بەرامەی تەنور و ئەم گەڕەکە هەموو ئەیزانی کەناکە بۆنی تەنورەکە و بۆنی نانە برژاوەکانی خۆش ئەترە هاتین بە ماس و باینەوە ئێوارە ئەوەمانەتر ئەو ڕۆژە کامیلەن نان نەبوو ئەمە ماڵی خوافریکان نووری عەلی بوو ئەزاخانی نووری عەلی ماڵی نووری عەلی بوو تەنیشیشی هەر ماڵی نووری عەلی بوو بەڵام ماڵیشی کەیتیا بوو ماڵی خورشیخان بوو ماڵی کا حەمەلاویان پێوت باوکی کاگە عەلی خڕە ناسراو بە عەلی خڕە لەگەڵ عومەری برای و شیرین خان زۆر باشە کاک فاروق بێتە ئێرەوە کۆمەڵێک وێنم پێیە ئەم گەڕەکەی ئەو ساڵانەی کە ئێوە لێرە بوون ئەم وێنەیە ئەم گەڕەکەیە ئەمە منم ئەمە ماڵی خۆمانە لە دوایی کە ڕۆشن لێرە ئەمە دایکمە لەگەڵمە کاگنەوزادە نەوزادی برای بەدیعدارتاش ئەمە ژەروێنیی و ساڵانەیە هەر عینەن لێرا بووە ئەمە وەسا عەبدوڵای دارتاشە ئەمە منم ئەمە حەلیمەخانی خێزانێتی ئەمە کاگنەوزادی کوڕێتی ئەمە کاگنەژادی کوڕێتی ئەمە دیلانی کوڕێتی بە باوەش ینی ئەم دوو کەساتی بەتەمەنە دایک و باوکی سد بەدیعدارتاشە بەڵێ دایک و باوکی ئەم دوانشن کاگنەوزاد و کاگنێژاد ئەمەش مناڵی کاگنێژادە ناوی دیلانە دەستەکانە خۆش ئەمە ژوێنێکی تۆ ئەمە دایکمە ئەمە کە لێرە ڕۆژین چوونە لای کانێسکان ئەمە من و دایکمی ئەمە ژوێنێکی ئەو قۆناغەیە کە تەسۆڕێک ماڵتان لێرە بوو بێ ئەمەش ئەمە یەکێک بوو لەو سەیرانانەی کە لە متەوەسەی سەلاحەدینەوە کردمان یەکێکە لەو سەیرانگایانە ئەمە کۆمەڵی برادری هاوپۆل من ڕاست دەستەکانە خۆش ئەمە ژوێنەی کۆمەڵێک ئەمەش من و کە عوسمانی حاجی فەتاح بوون لەگەڵ فەرات فەرەجاوە ئەو سیارەیە هی ماڵی کا عوسمان بوو ئەو شوێنەکە ئەمە ڕێگای دوکانە ئەمە ژوێنێکی ئێوە لە باخی گشتی ئەمە لە باخی لەگەڵ کاکفەوزیە حەمەناهر تە لە بەبووین لە باخی گشتیا لە کاتی بە فربارینە شەڕە تۆپڵمانەکە زۆر ڕاست ئەم وێنەیە 28 یانزەی ساڵی هەفتا گیراوە بەڵێ یەکێک لە شەقامەکانی سلێمانیە ئەمە کاتی ئێمە لە کاتی خۆیان دیدەوانی بوون دیدەوان متر بەرنامەی ئەو کاتە مامە مشریفی نەشاتی کەشفی بوو ماوە بە ماوە بەجلی دیدەوانیەوە هاتینە سەر جادەکان دەوری مروری هاتوو چۆمانە بوو پۆلیسی هاتوچۆ مناڵە پەڕێن بەڵێ مناڵمانە پەڕانەوە سیارە ئەو شوێنە کوێ ئەوە لای بەدەرسی سەراوەیە ئەم دوو جادەی مەولەویەوە
کە ئەچیتەوە بۆ ئەوەش پاسەکانی جارانە پاسەکان ئەتر دەفلسی و 500 فلسی هەبوو تەختەکان بە 10 فلس بوو ئەوەی کە ئیسفنج بوو بە 500 فلس بۆ سەرچنار بە 10 فلس لەگەڵ 500 فلس ڕۆژ ئەمەش هەروێنەی ئەمە لە سینەمای سیروان بوو سینەما سیروان بەڵێ هەفتایەکان هەبوو ئەمە کاکدانا ئەحمەمەدجیە کە عوسمانی حاجی فەتاحە ئەمەش بەندەیە دەستەکان خۆشبیادێوەرێکی جوانە ئەم شوێنە کوێ ئەم قڕانی گەڕک بێک و ئەم سەرسوچێ ئەم سەرسوچێ ئێرە ئەمە هەموو مناڵانی گەڕک و ڕانی گەڕک بێ ڕۆژی جەژنامە دیارە هەمووتان جلی کوردی هەموو جلی کوردی و خۆمان گۆڕی و جلی جەژنمان لەبەر کردو ئەوە نەجاتی نەجاتە ئەو محەمەی خۆشناوەژ منم هەموو خۆشناوە دەستەکان خۆش ئەم وێنەیە ئەم مەلەوانگەی سەرچنارە ئەو کاتە ئیدارە مەحەلی ئەم مەلەوانگەی هەبوو بەڵام لەژێر سەرپەرشتی دایرەی مەعاریفا بوو مام ئەو کاتە لەوێ مشریف بوو لە دایرەی مەعاریف هاوینان ئەم دەورەیان ئەکردەوە یەک مانگ بۆ مەلەوانگە ئەمە یادەوەرێکی مامۆستا ساڵح عەلی تایە دەستەکانە خۆش بێن ئەمە ژوێنێکی کوڕانی ئەمە لە دوکانە قوتابخانەیە لە دوکان ئەبوو پاسە چوو بوون بەڵێ نانە پاسێکی فۆرتی دووتەنی بوو دەستەکە ئەمە ژوێنێکی پڕ یادەوری هەمووتان دڵخۆشن پێ ئەکەنن بێکەوە ئەمەش لە باخی بەختیاریە لە کاتی سەیرانە لەوێن لە کاتی هەڵپەڕینایە دەستەکانە خۆش بێت ئەم وێنەیە تۆ زۆر مناڵی لەوێ هەردووکمان مناڵین ساڵی 68 ینی 55 ساڵ ئەمە کاکەمالە برای کاک محەمەی شۆخان ئەمە ماڵەکەیان بوو کەوت ماڵی وەساحمەی بەنا ئەمەش بەندەیە بەردەم مەسرفی عقارە ئەمە تۆمارگای شۆخانە ئەمە کاکەما لە برای کاک محەمەی شۆخان کە ئاماژەم پێکرد ئەوەش بەندێ دیارەوان جێدەستیان دەرە لە بواری تۆمارگا و تۆمارکردن هەموویان هەر بە خێزانی هەفتاکانەوە کاک محەممەد پیاویشی دەزڕنین و لێهاتوو بوو تۆمارگەی شۆخانی دروست کردوایی کاکەمالی براشی لە ژادەی مەولەوی هەر بەناوی تۆمارگەی شۆخانەوە لەوێ دوکانێکی بوو هەر تۆمارگەی شۆخان جێدەستیان دیارە بەڕاستی لەو بوارە بالفعل کاک محەممەد لەگەڵ کاکەمالە براکەشی هەرکاگازاد هەر تۆمارگای هەبوو لای سژنەوە دەستەکان خۆش بە دوای نوێنە لەم بەرنامەیە کامێ پیشان جەناوی بەم ئەم وێنەی مناڵی تۆیە ئەم وێنەیە ساڵی 72 ئەم وێنەیە ساڵی 72 لە سەیرانێکا چکەوە بێجامە و بلوسم لەبەرایە لە ئەو وێنەیەم گرتووە دەستەکان خۆش بێکا فارۆ دیارە کاتی بەرنامەکە بەرەو تاوابوون ڕایمە ڕۆ زۆرمانومان کردی بەعکسەوەی وێتمان کەمێک بتبینەوە بۆ یادگاریەکانی مناڵی ژیانی خۆت منتان گەڕانەوە بۆ ساڵەکانی سەرەتای مناڵیم ئێوە هیلاک بوون بەهۆی منەوە من زۆر سپاسی جەنابەت خۆش بێماشی سەرشارمانە هیچمان نەکردووە بەڕێزن دەستەکانی خۆش زۆر سپاس دەکەم مەمنونی خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتیشی ئارام بۆ هەموو لایەکتان زۆر سپاسانە دەستەکان خۆش مەمنون